سبەینێ تریفە مرادی لەگەڵ گروپی لور کۆنسرتێکیان هەیە کە لە ئێستاوە خۆیان ئاماداکەن بۆ ئەو کۆنسرتە کە بڕیارە سبەینێ کۆنسرتەکە بەڕێوە بچێ و تیایدا ژمارەیەک لە بەرهەمەکانی خۆی پێشکەش بکات. سڵاو خۆشەویستان، ئەمن تریفە ئەمیری لە شاری مەهابادەوە هاتووم بۆ سلێمانی بەنیازین لەگەڵ گروپی لۆر لە هۆڵی تەوار ڕێکەوتی 2/6 کۆنسرتێکی زۆر تایبەتان بۆ دەکەین بە کۆمەڵێک گۆرانی فۆلکلۆر و زۆر زۆر خۆش. هیوادارم لەوێ بتان بینم. چاوەڕوانتان. سنتەری هاوبەشی لۆر گروپی موزیکی لۆر کانیاسکان کۆنسرتێکی تایبەت بۆ هونەرمەند تریفە مرادی لە سلێمانی ساز دەکات و بڕیاریشە کۆنسرتەکە ڕۆژی یەکشەممە سەعات 6 ئێوارە لە هۆڵی تەواری شاری سلێمانی ساز بکرێت و لەو کۆنسرتەشدا هونەرمەند تریفە مرادی چەندین بەرهەم بە هاوبەشی لەگەڵ گروپی موزیکی لۆر پێشکەش دەکات و لە ئێستاشدا سەرقاڵی ڕاهێنان و ئامادەکارین بۆ کۆنسرتەکەی.